سلام عليكم تابعين كون كلاني عزيز ايو الشكاية راهنا كاني بيكاتي جري ناوي راهنا يكمل اللم دقا جري ناوي درب هنو بيكاتكي ديار بكا اما دقكينا خوي انو تنها جريك ديار دكينو باشا بيكاتكي دانوسين جري ناوي انا هم جري ناوي كان اوانش همو بيكاتكي جردي شمشارة جرد ناوا ي امراز دانا بالا هروها شمشارة ناوا شوێنەوارێکی کۆن شوێنەوارێک ناوە هی ئامرازدانە پاڵە هەروەها کۆن هاوڵ ناوە باشووری کوردستان باشوور ناوە هی ئامرازدانە پاڵە هەروەها کوردستانیش ناوە شاری ڕانیە شار و ڕانیە هەردوو ناون یەکە ئامرازدانە پاڵە چاخە دێرینەکان چاخ ناوە دێرین واتە کۆن باشە هاوڵ ناوە هەروەها بزوێنی کورتەکە ئامرازی دانە پاڵە وڵاتەکە ئێمە وڵاتەکە ئەوە ناوە هی ئامرازدانە پاڵە ئێمە جێناکەی سەر بخۆی بۆ کەسی یەکەمی کۆ کەلوپەلی ناوماڵ کەلوپەل ئەوە ناوە هەروەها یەکە ئامرازی دانە پاڵە ناوماڵیش بریتە لە ناو بەردنووسی بزماری بەردنووس ئەوە ناوە هی ئامرازی دانە پاڵە بزماریش بریتە لە ناو ڕاهێنانی دڵ لە پێکهاتەی گرێناویەکانی ئەم بستانی خوارەوە دیار بکە قوتابی زیرەک خۆشەویستە قوتابی زیرەک ئەوە گرەی ناویە قوتابی ناوە یەکە ئامرازدانە پاڵە زیرەک هاوڵ ناوە تەختەی سپی ئەوە گرەی ناویە تەختە ناوە باشە یەکە ئامرازدانە پاڵە سپیش هاوڵ ناوە لەبەر ئەوەی ڕەنگە ئەوان خانوە خۆشەکەیان فرۆشت خانووە خۆشەکە خانوو ناوە بزوێنی کورد ئامرازدانە پاڵە خۆش بریتە لە هاوڵ ناو ماڵی ئێوە نزیکە ماڵ ناوە یەکە ئامرازدانە پاڵە ئێوە جێناوە کەس سەرۆکۆی بۆ کەسی دووەمی کۆ ئاڤاکانیە یا زەلالە ئاڤ ئەوە ناوە باشە بزوێن درێژەکە ئامرازدانە پاڵ لە زاری کرمانی سەرور لە بۆ تاچی مێ بەکاردێ هەروەها کانی کانیش بریتە لە ناو ڕاهێنانی سێندل ئەم بۆشانە بەگرەی ناوی پڕپۆقتە بانی بەڕێز لە کتێبەکە ئەو ڕەشانە بۆ جەنابەت نووسراوە سەوزەکان بۆشاینە سەوزەکان وەڵام لەکنن باشە دەڵێن نەخۆش شێرپەنجە تست ناکە نەخۆش شێرپەنجە بریتە لە گرەی ناوی بۆشایەکان نەخۆش شێرپەنجە پڕ کردەوە ئاوی کانیم نەخواردەوە ئەوە وەڵامە نامەکەم بە هاوڕێکەی تۆ ڕوان کرد هاوڕێکەی تۆ ئەو وەڵامە مرۆڤی بێر لە هیچ دڵ ناکات و مرۆڤی بێر وەڵامە قوتابە زیرەکەکە بە یەکەم دەرس قوتابە زیرەکە ئەو وەڵامە ڕاهێنانی چوارەم دەڵێت داڕشتنێک بنووسەم ڕێکانی سازکردنی گرەی ناوی تێدا بێت و بەکار هاتبێت قوتابیان سازکردن واتە دروستکردن باشە سازکردن واتە دروستکردن دەڵێن هاوڕێ باش سەرمایەی ژیانە ڕۆشنکردنەوەی ڕێگەی تاریکیمانە دەبێت دووریابن لە هەڵبژاردننی هاوڕێت چونکە هاوڕێکانی ئێمە بڕیار لەسەر دروستبوونی کەسایەتی ئێمە دەدەن و کاریگەری لەسەر ژیانی ئێمە بەجێ دەهێڵن هاوڕێ باش هاوڕێ ناوە باش هاوڵ ناوە سەرمایە ژیانە سەرمایە ناوە هی ئامرازدانە پاڵ ژیان چاوگە ڕێگەی تاریکمان ڕێگە ناوە هی ئامرازدانە پاڵ تاریک هاوڵ ناوە هەڵبژاردننی هاوڕێ هەڵبژاردن چاوگە هی ئامرازدانە پاڵە هەروەها هاوڕێ ناوە هاوڕێکانی ئێمە هاوڕێکان ناوە ئێمە جێناکە سەر بخۆیە یەکە ئامرازدانە پاڵە دروستبوونی کەسایەتی دروستبوون ئەوە چاوگە یەکە ئامرازدانە پاڵە کەسایەتی بریتە لە چی کەسایەتی بریتە لە ناو هەروەها کەسایەتی ئێمە کەسایەتی ناوە ئێمەش بریتە لە جێناکە سەر بخۆ کاریگەری لەسەر ژیانی ئێمە دەدەن ژیان ئەوە چاوگە هەروەها ئێمە بریتە لە چی ئێمە بریتە لە جێناکە سەر بخۆ لە مەلزەمەکەم کۆمەڵێک پیساری هەڵبژاردنانەوە توان سوودیان لێبێ وەکو تاش دە وەڵامی نمونەی دانراوە تا بابەت هێشتر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.